بەپێی پۆلنبەندی تایمز بۆ زانکۆکانی جیهان، زانکۆی کەرکووک بۆ جاری دووەم توانی پێگەی خۆی لە نێو زانکۆکانی وڵاتانی عەرەبی بپارێزێت. وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی عێراق ئەنجامەکانی پۆلێنبەندی تایمزی بۆ زانکۆکانی وڵاتانی عەرەبی بۆ ئەمساڵی خوێندن بڵاو کردەوە کە تایبەت بوو بە هەڵسەنگاندنی 207 زانکۆ و دامەزراوەی فێرکردن لە 15 دەوڵەتی عەرەبیدا. پۆلێنبەندیەکە سەرەڕای زانکۆکانی دەوڵەتانی دیکەی عەرەبی 26 زانکۆی عێراقیشی لەخۆ گرتبوو، لەوانەش زانکۆی کەرکووک کە خاوەنی زانکۆیەکی حکومی و ژمارەیەک زانکۆی ئەهلیە. بەپێی پۆلێنبەندیەکە ژمارەیەک لە زانکۆ عێراقیەکان بۆ یەکەم جارە پلەی کێبڕکێکارانە بەدەست دێنن. سەرەڕای زانکۆی کەرکووکە بۆ دووەم جارە توانیوێتی پارێزگاری لە پلە کێبڕکێکاریەکەی خۆی بکات. بەپێی پۆلێنبەندیەکە زانکۆی بەغداد یەکەم زانکۆی عێراقیە کە پلەی چلەمی زانکۆ عەرەبیەکانی گرتووە. زانکۆی کەرکووکیش لە پلەی 141مینی زانکۆ حکومی و تایبەتەکانی وڵاتانی عەرەبیدایە کە بە پلەیەکی پێشکەوتوو دادەنرێت. هەڵسەنگاندنی زانکۆکان لەسەر 20 ئاماژەی کارکردن دێت لە چوارچێوەی 5 تەوەری سەرەکی کە بریتیە لەوانە وتنەوە لە 31 و کێشی توێژینەوە لە 31 و کوالەتی توێژینەوەکان لە 124 و تێڕوانینی نێودەوڵەتی لە 108 و کۆمەڵگەش لە 106. بڵاوکراوەکەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی عێراق ئەوەش لەخۆ دەگرێت کە لە پۆلێنبەندی تایمز بۆ ساڵی 2024 بە 13 زانکۆ کێبڕکەی زانکۆکانی جیهانی کردووە و توانیوێتی لە کۆی 108 دەوڵەت پلەی 37ەم بەدەست بێنێت کە 1904 زانکۆ لەو دەوڵەتانەوە چوونەتە نێو کێبڕکێکەوە. سەبارەت بە پێگەی زانکۆی کەرکووک لە کۆی زانکۆ عەرەبیەکانی 15 وڵاتی عەرەبی، دکتۆر عیمران جەمال سەرۆکی زانکۆی کەرکووک ڕایگەیاند ئەو دەستکەوتەی زانکۆکەیان لە چوارچێوەی پلانی زانکۆکەیاندا دێت بۆ جێبەجێکردنی بەرنامەی حکومی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی عێراق و ئاماژەیەکە بۆ کوالێتی خوێندنی باڵا لە عێراق و ڕۆڵی گرنگی دەبێت لە ڕوبەڕووبوونەوەی ئاسەنگەکان. دەژڵێت ئەم قۆناغە سەرەتایەکە بۆ بەجیانی بوون تاوەکو لە ڕێیەوە زانکۆکەیان بتوانێت بچێتە نێو پۆلێنبەندیە جیهانیەکانی دیکەوە و ئەوەش پێویستی بە یەخستنی هەوڵ و کۆشی هەمووان دەبێت و لە ئەگەری سەرکەوتندا پێگەی زانکۆی کەرکووک لەسەر ئاستی عەرەبی و جیهانی بەهێزتر دەبێت.